بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. گەنجانی دووگۆمان ئەوڕۆ خۆشحاڵ بووم کە بە خزمەتتان گەیشتم لە نزیکەوە بۆ ئەوەی کە لە نزیکەوە ئینسان ئاەتێک حەدیثێک فەرمایشتێک بابەتێک بەسەرهاتێکی باس بکە ئینشاءالله سوودی دەبێت بۆ دنیا و قیامەتمان. تەمەنی گەنجەتی بەڕێزان تەمەنێکی زۆر گرینگە و تەمەنێکی زۆر پڕ بەیاخە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت اغتنم خمسا قبل خمسين، دەفەرمێ پێنج شت هەیە بە غەنیمەتی بزان، یعنی سوودی لێ ببینە ئاگاد لێ بێت پێشەوەی کە پێنج شتت بەسەر بێن ئەو پێنج شتە بەدەستکەوت بزانە. یەکەم شت لەوانە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ شەبابەکە قبل هرمك، یەکەمین شت ئەوەی کە ئاگاد لێ بەدەستکەوتی بزانە چییە؟ ئەوەیە گەنجەتیت پێش ئەوەی کە پیر ببی ئاگاد لێ بێت بەدەستکەوتی بزانە لە دەستت نەچێت لە کاری باش و لە ئەعمالی باشدا سەرفیکە. ابن مسعود دەفەرمێت بەڕاستی ئەمن هیچ ڕۆژێک هێندە پەشیمان نەبووم لەو ڕۆژەی کە ڕۆژەکە ئاوا بووە کات و تەمەنەکەم ڕۆیشتووە لە ئەجەلم نزیک بوومەتەوە کەچی هیچ کار و کردەوەیەکی چاکەم تێدا نەکردووە، ئەو ڕۆژەی لە هەموو ڕۆژێک لە هەموو کاتێکی پەشیمانترم لەوەی کە یەک تاکە ڕۆژم دەڕوات. ئێستا چەند کەس هەیە، چەند گەنج هەیە، چەند خەڵک هەیە لەسەر جادان دەسوڕێتەوە و بەبێ ئیش و کاری جاری وایە خەڵکیش ئەزیەت دەدات. ئەو تەمەن و عومر و گەنجەتی قەدری نازانید لە کارێکی باشەدا سەرفی بکات، تەمەنەکەی دەڕوات و دوایی نازانی ئەو کەسەیە چی کردووە. مالیکی کوڕی دینار دەفەرمێت ئینەمە الخەیر فی الشەباب، بەڕاستی خەیر و چاکە لە گەنجەتیدایە و لە تەمەنی گەنجەتیدایە. بەڕاستی خێر و چاکە لە تەمەنی گەنجەتیدایە. بۆچی؟ چونکە ئینسان لە تەمەنی گەنجەتیدا دەتوانێت زۆر کار بکات، بەڵام ئەگەر ئەو تەمەنەی ڕۆیشت ڕەنگە ئەو تاقەت و توانایی نمێنیت. تەماشاکەن ئەصحاب الکەهف چەند گەنجێک بوون توانیان حەدەس و ڕووداوێکی زۆر گەورە دروست بکەن و گۆڕانکاریەک دروست بکەن ببنە جێی بایەخ. خوای گەورە لە قورئانێدا سوورەتێک بە ناوی ئەوانەوە ناو بنێت و هەروەها لە قورئانێدا باسی ئەو گەنجانە بکە ئینەهم فتیەة ئامەنوا بڕەبیهم وەزیدناهم هودا، ئیمانیان بەخوای گەورە هێنا و خوای گەورەش ئەو ڕێنمونیەی بۆ زیادکردن. سوقرات دەڵێت هیچ شتێک بۆ ئینسانی گەنج مەحاڵ نییە و قورس نییە. هیچ شتێک بۆ ئینسانی گەنج واتە بۆ تەمەنی گەنجەتی قورس نییە. ئینسان دەتوانێت هەموو شتێک بکات لە تەمەنی گەنجەتیدا، جا ئینسان چاکترین شت ئەوەیە کە ئەو تەمەنەی لە کاری چاکەدا سەرف بکات. بۆیە لە ڕۆژی قیامەتێدا لە فەرمایشتی پێغەمبەردا هاتووە صلی الله عليه وسلم ئینسان هیچ کارێک ناکە هەتا وەکو 4 پرسیار نەکرێ یاخود 5 پرسیار لە ڕیواتێکدا هاتووە. یەکێک لەوانە چییە؟ وعن شەبابه فيما ئەبلاه، لە گەنجەتیەکەی دەپرسرێتەوە ئەو گەنجەتیت لە چ سەرف کرد. لە هەموو ژیانی ئینسان دەپرسرێتەوە لە عومر، بەڵام گەنجەتی بە تایبەت ئینسان لی دەپرسرێتەوە چونکە تەمەنێکی گرنگە. بۆیە یەکێک لەو کەسانێک کە لە ژێر سایە و سێبەری خوای گەورەدا لە ڕۆژی قیامەتێدا حەشر دەکرێت کێیە؟ وشاب نەشأ في عیبادەت الله، گەنجێکە تەمەنەکەی لە عیبادەتی خوای پەروەردگاردا سەرف دەکات. ئەو کەسە لە ژێر سایە و سێبەری تایبەتی خوای گەورە حەشر دەکرێت. ئەگەر ئەو تەمەنە بڕوات ئینسان لە کاری باشەدا سەرفی نەکات، وەکو ئەو شاعیرە دەڵێ بەڕاستی دەبێ هەر خۆزگە و ئاوات بخوازێ کەچی کوردەواریش دەڵێ داری خۆزگەی بێبەرە. ليت الشباب يعود يوما فأخبره بما فعل المشيب، دەڵێ چ شاعیر دەڵێ خۆزگە گەنجەتی یەک ڕۆژ بۆم دەگەڕایەوە بۆ ئەوەی هەواڵم پێدابا کە پیری چی پێکردوم. ئالە و تەمەنەدا ئینسان کە ئەو تەمەنەی دەڕوا بەڕاستی پەشیمان دەبێتەوە. باشترین شت بۆ ئینسانی ئەوەیە ئاگای لەو تەمەنە گەنجەتە بێت لە تاعەت و عیبادەت و چاکەدا سەرفی بکات بۆ ئەوەی لە قیامەتێ لی پەشیمان نەبێت و لە کار و کەسابەتی باش و لە ئەعمالی چاکەدا سەرفی بکات بۆ ئەوەی ئینشاءالله یەکێک بین لەو کەسانەی کە لە ڕۆژی قیامەتێدا لە ژێر سایە و سێبەری خوای گەورەدا حەشر دەکرێن. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.